خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ با خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پارۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەم شەو بە دوواداچوونەکەین لەسەر پرسی گرانبوونی ڕۆژ بە ڕۆژی نرخی بەنزین وە گاشکرایە لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ڕۆژانە یان هەفتانە هەواڵی گەرمی ڕۆژ پرسی گرانبوونی نرخی بەنزینە و لە هەمان کاتدا کۆمەڵێک پێشنیاز و چارەسەری هەیە بۆ هەرزانکردنی نرخی بەنزین. بزانین پێشنیاز و چارەسەرەکان چین، هۆکارەکانی گرانبوونی بەنزین چین و نرخی بەنزین تا چەند و گرانی نرخی بەنزین تا چەند کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی شۆفێران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دانێتەوە بێ بە بارێکی قورس لەسەر شانی هاوڵاتیان. ئەم شەو پانۆڕاما و گفتوگۆ دەکات لەسەر هەرزانکردن و پێشنیازەکانی هەرزانکردنی نرخی بەنزین بە میوانداری یەرێک لە بەڕێزان لە گەرمیانەوە مامۆستا کەریم عەلی سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. سوپاس مامۆستا کەریم. هەروەها لە دۆکەوە بەڕێز عیمات گۆران کە ئەندامی ئەنجومەنی پارێزگای دۆکە. سوپاس کاک عیمات. هەروەها لەگەڵ هەردوو پێم نێرمان هێمن و قارەمان لە سلێمانی و هەولێریش گفتوگۆ دەکەین. سەرەتا لە مامۆستا کەریم بپرسم، مامۆستا سەرەتا هۆکاری حەقیقی گرانبوونی نرخی بەنزین لای ئێوە چییە؟ سوپاس بۆ بەڕێستان، دەست خۆش بۆ بەڕێستان بۆ سازدانی ئەم بەرنامە لەسەر گرانبوونی نرخی سوتەمەنی و تایبەت بەنزین و سڵاوم بۆ هاوکاری بەڕێزم کاک عیماد لە دهۆک. سەبارەت بە گرانبوونی نرخی سوتەمەنی لە ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان کەرتی سوتەمەنی تەواو سربەخۆ کردووە سربەخۆیەک بە بازرگانی و بازرگانیەکەوە چەندین پرسیار لە خۆی هەڵەگرێ واتە لەو ساڵە بەدەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو پشتیوانیەکی کەرتی سوتەمەنی هەڵگرتووە بە هەموو جۆرەکانیەوە. بۆیە لەو کاتە بەدواوە کەرتی سوتەمەنی و بەنزین کەوتووەتە دەست بازرگانان و بازرگانانیش کۆمەڵێک بابەت هەیە کە کاریگەری لەسەر ئەم بابەتە هەیە. یەکێک لەو بابەتانە ئەوەیە کە قۆڕەخکاری هەیە لەم بابەتە کە ئەویش پێدانی ڕەسیدە وەکو یەک بە بازرگانان ڕەسیدیان پێ نادرێ واتە جیاوازی هەیە لە پێدانی ڕەسید لە بازرگانێک بۆ بازرگانێکی دیکە و هەروەها لە کاتی پێدانی ڕەسیدا بازرگان ناچارە بڕوا لە باددەستی دوو بازرگان ڕەسید بسێنێ و هەروەها بابەتێکی تر ئەوەیە کە کۆمەڵێک کۆمپانیای ناپێویستی مشەخۆر لە دەواازە سنوورەکان بوونیان هەیە کە ئەمانە لە زەرەر زیاتر هیچ سوودێکیان نییە و ئەمانە بوونەتە بارگرانی بەسەر کەرتی سوتەمەنی و تەواوی کەرتەکانی بازرگانیەوە و هەروەها هەتاکو ئێستا هیچ ڕێنماییەک لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە نییە بۆ ڕێخستن و دیاریکردنی قازانجی هەم کۆمپانیاکان و هەم وێزگەکانی سوتەمەنی بۆ ئەمە بەستەیش کەوتۆتە ژێر ڕەحمی هەم بازرگانان هەم وێزگەکان. ئەگەر ئێمە بۆ ئەم بابەتە تۆزێک بۆستین لەسەری ئەبینین ناو شاری سلێمانی لە ئێستادا خەریکە ناونیشانی پایتەختی ڕۆشنبیری لە دەست ئەدا بۆ ئەوەی ئەوەندەی وێزگەی سوتەمەنی تیا دروست ئەکرێ. نزیک قوتابخانەی وێزگەی سوتەمەنیە، نزیک ماڵان وێزگەی سوتەمەنیە، ناو پارک وێزگەی سوتەمەنیە. یعنی تازەترین نمونە ئەوەیە کە سەوزایی لا ئەبریۆکرێتە وێزگەی سوتەمەنی بەبێ مۆڵەت لە 4 یانزەی 2010ەوە لە ئەنجومەنی وەزیران هەموو مۆڵەتێکی وێزگەی سوتەمەنی هەڵگیراوە بەڵام لە دوای ئەو بەروارەوە دەیان وێزگەی سوتەمەنی دروست کراوە بەبێ مۆڵەت. ئەمە لەوەیە کە قازانج و خێریان زیادە و هەروەها وەکو وتم هەتاکو ئێستا و حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکار نەبووە بەڵکو بارگرانی کردە بۆ ئەم کەرتە. بۆ نمونە لە تازەترین بارگرانیە ئەوە بووە کە باج و ڕوسومات و باجی گومریکی زیاد کردە لەسەر هاوردەی سوتەمەنی و هەروەها دەسەڵاتی ڕەسیدی لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان وەرگرتۆتەوە لە دوای مانگی سێوە. بۆیە ئێمە لە مانگی 4 ئەم بابەتانەمان خستە ڕوو لەگەڵ لایەنە ئیدارەکان وەکو پارێزگار وەکو بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان نەگەیشتینە هیچ قەناعەتێک. بۆیە ئێمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە لەبەرەوەی بابەتەکە گشتگیرە و پەیوەندیدارە بە هەرێمی کوردستانەوە خستمانە ڕوو و بە نووسراویش داوامان لە وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی دارایی کرد کە کار بۆ لادانی ئەو بربەستانە بکە بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو بربەستانە وەکو خۆیون و هیچ هەنگاوێک لە ئەنجومەنی باڵای هەرێمی بۆ نەوت و گاز وەزارەتی سامانە سروشتیەکانەوە نەنراوە. بەڵێ مامۆستا کەریم کە ینی هەندێک لە بازرگانەکان یان هەندێک لە خاونێزگەکان باز لەوەکەن کە هۆکارەکەی ئەوەیە کە پێشتر لە ئێران تەنها توانی بۆ هەرێمی کوردستانی هەنار دەکات ئێستا توانێت بۆ شوێنی تر و لە ناوخۆشیە قەیرانێکی هەیە ئێستا نرخەکە گران بووە. ئەمە هۆکارە ئەساسیەکەیان هۆکاری تر هەیە؟
کۆمەڵی هۆکار هەیە هۆکاری ئەساسین هۆکارن کاریگەریان ئەبێت لەسەر ئەم سوتەمەنی ئێمە کە بازرگانیە چونکە لەژێر دەسڵاتی خۆمانی و لە دەرەوەی هێنرێ و هەرچ ڕووداوێک لە وڵاتی ئێران ڕوو بدا وەکو خۆپیشاندانی چەند کەسێک بەرزبوونەوەی پلەی گەرمی دابەزینی پلەی گەرمی و بەفر و بەستەڵک ئەمانە کاریگەریان نەبێ بەڵام تا ڕادەیەک بەڵام کۆمەڵی هۆکار هەیە لە ناوخۆی خۆمانە ئەتوانین ئەو هۆکارانە لابەرین بە دڵنیاوە نرخی سوتەمەنی دائەبەزێ بۆ نمونە ئێستا بەهۆی قۆڕخکاریەوە لە دەواازەکان هەر تەنێکی سوتەمەنی ئەبێ بۆ نمونە بۆ داخلکردنی هەرتەنێک گڵایەک بدرێ بە کۆمپانیایەک و هەروەها چەندین کۆمپانیایە پارەی جۆراوجۆر وەرەگرن بۆ نمونە بە ناوی تەعقیب بە ناوی مەنەفێست بە ناوی تەسحیحەی گومرگی بە ناوی بیمە و ئەوە بە ناوی گەراجانە تازەترین نمونە ئێستا لە تانجەرۆ نزیک فلکەی تانجەر و عربەت گەراجێک دانراوە تا ئێستا 10,000 وەرەگر لە بارگی سوتەمەنی بەڵام ئێستا 25 دۆلار وەرەگرێ یعنی ئەمانە کۆمەڵی هۆکاری ناوخۆین ڕاستە ئەو هۆکارانی کە باسەکرێ بۆ نمونە لە ئێرە لە وڵاتی ئێرانە بەنزین ئەنێرێ بۆ ئەفغانستان یاخود ئەنێرێ بۆ لوبنان یان چەند جیهەتێکی تر ئەمە ڕاستە بەڵام بەداخەوە ئێمە حەق نییە چاو لە دەستی ئێران بین بۆ بەنزین ئێمە خاوەنی نەوتی خاوین ئێمە نەوتی خاوی خۆمان ئەنێرینە دەرەوە ئێستا ڕۆژانە تەنها لە سنووری گەرمیان نزیکەی 50,000 بەرمیل نەوت دەرەهێنرێ و هەروەها لە کوردستان باز دەوەکرێ نزیکەی 450,000 بەرمیل نەوت دەرەهێنرێ ناکرێ ئێمە چاو لە دەستی وڵاتێکی وەکو ئێران بین کە خۆی ژمارەی هەم دانیشتوانی زۆرە و هەروەها حساری ئابووری لەسرە ئەو پێویستیانەوە ئەو بابەتانی لە وڵاتی ئێران هەیە کە بەنزین ئەفرۆشێتە دەرەوە لای خۆمانیش دەتوانین ئێمە نەوتی خاومان هەیە دەستی کاری باشمان هەیە زەوی و چاکمان هەیە بۆ دروستکردنی پاڵاوگا و هەروەها یاسای تایبەتمەندمانیشەیە یاسای ژمارە 22 ساڵی 2007 لە مادەی 13 باز لە پێکێنانی کۆمپانیایەکە بۆ پاڵاوتنی نەوتی خاوی کوردستان ئەی بۆ لە 2007 هەتاکو ئێستا ئەو کۆمپانیایە دروست نەکراوە ئێستا ئێمە وەکو هەنێ برادر باسیەکەن بەنزینی کوردستان ڕەبتەکرێ بە لاچوونی ترامپ و هاتنی جۆ بایدن و یعنی کۆمەڵی هاوکێشەی نێودەوڵەتی کە ئەسڵەن هەر پێویست ناکە ئێمە باسی کرد بەڵێ کاک کەریم ینی کەواتە ئێستا گەر مامۆستا کەریم بیژمێرین سەرێکی ترینیان بۆی لای هاوڵاتی کە لا خاون شۆفێرێک کە ژیانی ڕۆژانی هەمومانی پێوبەندە بزانین خاڵێکەمەکە دووەمەکە سێمەکە چییە لەسەر بەنزین ئەوەی جەنابەت باسی کرد مەسەلەن هەندێک بەڵێ سەرچەکەیان کامەیە هەندێک بەڵێ سەرەکیەکەیان قۆرخکاریە و پێنەدانی ڕەسیدە بە یەکسانی بە کۆمپانیاکان ئەمە یەک و دوو ڕێنمایی وەزارەتی دوو ڕێنمایی وەزارەتی سامانە سروشتیەکان کە یەکەمیان تازەترین ڕێنمایە ئەڵێ ئۆکتانی 93 نەبێت نابێت داخل بێ کە بە پێی بەدۆداچوونی ئێمە بەنزینی نۆرمال لە ئاستی جیهانیە ئۆکتانەکەی لەسەر لە خوار 93وەیە واتە ئەگەر بازرگانێ بیەوێ بەنزینی نۆرمال بێنێ نابێت داخلیکە چونکە ئۆکتانی 93 ئەڵێ داخل بێ کێ کردوێتی وەزارەتی سامانە سروشتیەکان ڕێنمایەکی تیکیان هەیە کە ئەڵێ ئۆکتانی 97 بەسەرەوە پشکنینی بۆ ناکرێ بازرگان مولزەم ئەکرێ بەوەی کە تەنی 100 دلار بدا بە کۆمپانیا بۆی بەسەروی 97ەکە داخلی کا و ئۆکتانی 92 93 و 91 و 89 داخلکە و هەروەها وتم تا ئێستا هیچ ڕێنماییەک نییە بۆ دیاریکردنی قازانجی کۆمپانیاکان و هەروەها بەرزکردنەوەی باجی گومرگی و ڕوسومات ئەمانش کۆمەڵی هۆکارە بەڵام ڕاستە چەند هۆکارێکی شەیە لە دەسەڵاتی ئێمانێ ناتوانین کاری لەسەر بکەین وەکو بەرزبوونەوەی بەهای نەوت دابەزینی بەهای دیناری عراقی و هەروەها ئەو هۆکارانەی کە لە وڵاتی دەرەوە لە وڵاتی ئێران ڕۆدا وەکو ئەوەی کە خواست لەسەر بەنزینی ئێرانی زۆرە وەکو وڵاتانی ئەفغانستان و لوبنان و چەند وڵاتێکی تر خواستی لەسەری زۆرەوەها لە ناوخۆی ئێرانیشا ئەمانش ڕاستە کۆمەڵێن بڕین بەڵام کاریگەریان هەیە بەڵام ئەو هۆکارانەی کە من باسم کردن و زاتین و ناوخۆین ئەکرێ لایەن بەرین و هەروەها کاریگەریان لەسەر نرخی سوتەمەنیشە بێ باش ئەگەر ڕێمەولات مامۆستا کەریم کاک عیماد لە دۆک جگەلەوەی هاوشانی هەموو هەرێمی کوردستان گرفتی بەرزبوونەوەی نرخی بەنزینەیە نرخی غازیش بەرز بۆتەوە نرخی گازیش بەرز بۆتەوە بەپێی بە دوواداچوونەکانیەوە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە زۆر سپاس بۆ ئێوە بۆ بیرەرانی کورسان نیوز بۆ کە بەڕێز میوان کاکەریم وەڵام من بە تاکید یعنی دەبێت حتمەن قسەت لەسەری هەبێت لە وەکو ئەنجومەنی پارێزگا کە دەستگایکی چاودێریە
بۆ ئەو بابەتانی مەسەرن بابەتی گازە بابەتی بنزینە بابەتی نەوتە ئەجە زۆر لە مەسەن خزمەت گوزارەکانی تر کە بەپێ ئەو زانیارانی کە دەستمان کەوتووە ینی بۆچی مەسەرەن غاز ینی گران بوو یان مەسەرن غاز نەما لە سنووری پارێزگای دۆک ئەڵێن مەسەرەن غاز لە سنووری سلێمانیەوە دێت بۆ ئێرە پێشترەوە بوو کە ئیدارەی خۆجی پارێزگای دۆک دەیانوت مەسەرەن ڕێگری دەکرێت لە سلێمانیەوە ناکەن مەسەرەن غاز بۆ سنووری دۆکە بێت بەڵام خۆ ئێستا ئەو ڕێگری و شتانش نماوە بەڵام ئەمە حکومت خۆی یعنی حکومەتی قەیران ینی حەز دەکە قەیران دروست بێ بۆ ئەوەی هاوڵاتی باجەکەی بدات کە ئێستا مەسەرەن هەت بوتڵێکی غاز بە 8,000 بوو ئێستا بە 10,000 و 11,000 بەدەستیش ناکەوێ ئەگەر هەبێتیش ینی بەم سعرە زۆرە لە ماوەی چەند ڕۆژێکە تۆ یەک بڵی غاز 3,000 بچێتە سەرەوە ئەمە گەورەترین کارەسات و نەهامەتیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمی باجەکە هەروان خۆیان دەیدەن ئەمەش دەگەڕێتەوە بۆ خودی ئەوەی کە حکومەتی خۆجەیی بەرنامە و پلان و داتای نییە لە بەردەستا چونکە لەبەر ئەوەی غاز دەبێت مەسەرەن تو خەزانت هەبێت ئەگەر مەسەرەن ڕۆژێک 2 ڕۆژ 3 ڕۆژ مەسەرەن هەفتەیەک مەسەن 15 ڕۆژ ینی نیوەی مانگیش ئەگە تو غازت بۆنێت تو دەتوانی ئەوە لە ڕێگەی خەزنەکەت کە خەزنت کردووە دابەشێکی بەسەر هاوڵاتیانی خۆتەوە بۆ ئەوەی کە مەسەلەن قەیرانەکە دروست نەبێ بۆ ئەوەی سعرەکە بەرز نەبێتەوە باجەکەی هاوڵاتی بیدا بەڵام ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هاوڵات حکومەتەکە خۆی ینی هاوکارە بۆ ئەوەی کە قەیران دروست بێ بۆ ئەوەی سعرەکان بەرز بێتەوە بۆ ئەوەی هاوڵاتی باجەکەی بدات ئەمە بۆ گاز ینی بنزینیش بە هەمان شێوە ینی هۆکار هەنە بۆ ئەوەی کە مەسەلەن ئەم شتانە کە دروست بێ یەک مەسەن ڕوسوماتی زۆر دوو چاوچنۆگی بازرگانەکان سێ مەسەلەن ینی کواڵەتی ینی غازەکە یان بنزینەکە بەو شێوەیەش نییە کە مەسەلەن بۆ هاوڵاتیان دەیهێنن دابەشی دەکەن مەسەر هاوڵاتیانەوە ئەمانە هەمووی ینی هۆکارن مەسەلەن دەبێت ئێمە بین بەراورد بکەن ینی حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستانە لەسەر تاسەری حکومەتی عێراقا 1 لتری بنزین بە 450 دینارە بەڵام ئەوانەی کە بە تیجاری دەیفرۆشنەوە چونکە بنزینخانی حکومی هەیە و ناحکومی هەیە بە ینی تیجاریەکان ئەوانە بە 475 دەیفرۆشنەوە لە سنووری حکومەتی عێراقیە حکومەتی ئیتیحادی دینە حکومەتی هەرێمی کوردستان لە بنزینخانە بۆ بنزینخانە ینی سعرەکە جیاوازترە سعری بنزینی نۆرمال لە بنزینخانەیەک بە 80 لەوەی تر بە 850 لەوەی تر بە 775 لەوەی تر بە 660 ئەجە هەر یەکە و سعرێکدانن لە سنووری هەرێمی کوردستانە حکومەتی هەرێمی کوردستان چەند بنزینخانە زیاد دەبێت ئەو مەسەلەن قەیرانەکان زیاتر دەبن ینی مەسەلەن سعرەکان بنزین زیاتر دەبێت ئەمانە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەم ینی بەڕاستی کارەساتە ینی بەس دەبێت هاوڵاتی باجەکەی بدات باشە ئەمە ینی هەر هەمان حکومەتە ینی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی باشە بۆ لێ بە 450 بۆ لێرە بە 800 و 900 و ئێستاوا گەیشتە 1000 و 1000 شتێکیشی تێپەڕان هەر لترێکی بنزین بە هەمان شێوە ینی بۆ غازیش ینی ئێستا لە مەسەلەن لە هەولێرە مەسەلەن لە ئاو ینی قەیرانی ئاوە لە هەولێ لە دۆکە قەیرانی غاز و بنزینە لە سلێمانی قەیرانی بنزینە یعنی ئەمە بەڕاستی کارەساتە ینی دەبێت هاوڵاتی باجەکەی بدات ینی حکومەت دوا لێتە بیگە حکومەتێکی بەپەلا بنزین نامێنێ دەبێتە پەلا غاز نامێنێ بەپەلەیە موچە دێ بەپەلەیە موچە نایە بەپەلە ینی بگەیتە حکومەتێکی بەپەلا بەڕاستی ینی گەورەترین کارەساتە حکومەت دەبێت بەرنامەی هەبێ حکومەت دەبێت پلانی هەبێ بۆ ئەوەی کە ینی لە ماوەی مانگێکیان مەسەلەن 15 ڕۆژە چەند ڕۆژێکە مەسەن شتەکان ینی لە سنوورەکانەوە مەسەلەن سنووری تورکیا ئێران هاوردە نەکرێت یەکسەر مەسەن سعرەکەی بەرز بێتەوە و ببێتە قەیران و ببێتە زەجە و ینی باجەکەی هاوڵاتی بدات بەڕاستی گەورەترین کارەساتە. بەڵێ کاقیمات مامۆستا کەریم لەگەڵم بمێنن چینە سلێمانی و هەولێر بۆ بزانین ڕێی هاوڵاتیان چییە لە ڕێگەی هەردوو هاوکارم هێمن و قارەمان هێمن سەرەتا جێمەلای تۆ سڵاو لێبێ
ئەو بەرزبوونەوە تەدریجیەی نرخی بنزین تا چەند کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان کرد بەتایبەتی ئەمڕۆکە نرخەکە تا ڕادێک بۆتە جێگەی نیگەرانی زیاتری هاوڵاتیان کە ئەوەی کە پێوترێمە حەسەن بۆ بە 875 دینار و ئەوەی تر نۆرمال کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان بەکاریانێنا بۆ بە 825 دینار کەمە کاریگەری زۆر لەسەر ژیانی هاوڵاتیان دانێ. زانە سڵاو لێبێ بێگومان لەگەڵ هەر بەرزبوونەوەکی نرختا لە هەر کاڵا شمەک و پێداویستێکا بێ کاریگەری ڕاستەخۆی لەسەر هاوڵاتیان دەبێت. ئێستا لەم بانزیخانەی کە ئەمنی لێم ئەو تابلۆی کا لە پشتی منەوە نرخی بانزین بە شێوازێکە کە زۆری فەرقە لە چاو مانگەکانی پێشوودا. من بیرمە لە یەکێک لە لایفەکاندا لەگەڵ کەسێکی پسپۆڕ قسەمان کرد باسی لەوە کرد کە ئازایەتی کۆماری ئیسلامی ئێرانە کە بانزین نەگەشتە 1000 دینار. بەڵام لە ئێستا و ئازایەتیە نەما چونکە بازاری تری بۆ پەیدا بووە، بازاری تر بۆ کۆماری ئیسلامی ئێران پەیدا بووە کە بانزینەکان پێدەفرۆشێ. ئەمەوا دەکا لە هەرێمی کوردستان ئەم قەیرانە دروست بێ. لە هەمان کاتە ئەو داواکاری کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی بۆ هێنانی کوالیتی بانزین کە کوالیتیکی بەرزی پێویستە ئەمەش بە هەمان شێوە جارێکتر بارگرانی دروست کردووە کە دوجار هاوڵاتی باجەکەی دەدا. لە ئێسادا نرخی بانزین لە سلێمانی 825 بۆ نۆرمال و 875 بۆ محەسەن و 950 بۆ سوپەرە. لێرە وەگە بینی شۆفێران ئەتوانین بڵێن بە نیگەرانی و بە دڵێکی تەنگەوە بانزینەکەنە ئۆتۆمبیلەکانیانەوە چونکە بانزین تاکە سەرچاوی ئۆتۆمبیلە لە هەرێمی کوردستانە کە ژمارەی زۆر لە هاوڵاتیان ئەتوانین بڵێن لە خێزانێکە 2 ئۆتۆمبیل 3 ئۆتۆمبیل هەیە بەمەش بارگرانی زیاتر ئەکەوێتە سەرشانیان. قوربان ئەم کاتت باش بەرزبوونەوەی نرخی بانزی تا چەند بارگرانی بۆ سەر هاوڵاتیان هەیە. باشتر بۆ ئێوەش بەڕاستی کاریگەری خۆی هەیە چونکە وەگە بینی دۆخی ئابووری لە کوردستانە بەرەو خراپی ڕوا زیادبوون و گرانبوونی نرخی بانزینیش هۆکارێکە بۆ ئەوە. یعنی بەڕاستی نازانم حکومت لێ پێچینەوە ناکا لێ پرسیینەوە نییە یان حکومت خۆی سەبەبێکە بۆ ئەم کارە. وەزارەتی سامانە سروشتەکان باس دەوە دەگاکە لەگەڵ حکوومەتی عێراقا بە هەمانگی گەشتونەتە ئەوەی کە چارەسەرێ بۆ ئەم دۆخە بدۆزنەوە. تۆی جیوایەکت هەیە بۆ دۆزینەوەی چارەسەرێک تا نرخی بانزین بێن نەخوارەوە؟ وڵی هیوا ئەوەی حکومت خۆی دەست پێش خەریکە ئەم کێشانە یعنی ئەمە کێشێکی بەردەوامە ساڵانە دووبارە ئەبێتەوە چەندبارە بۆتەوە. هیوادارین حکومت بتوانێت کاراسانی بکە یعنی بە جۆرێک نرخەکەی کۆنتترۆل بکرێت لە شێوازەکە وەکو چۆن حکومەتی ناوەند سعرێکی دیاری کردو بەو شێوازە. حکومەتی خۆشمان بتوانێت نرخێک دیاری بکات ینی تا بتوانن هاوڵاتیان سوودمەند بن لێ بەو شێوە. زۆر سپاس بۆ تۆ لە کاتمان گرتی ببوورە. بەڵێ زانە بێگومان ڕای یەک هاوڵاتیە توانین بڵێن ڕای زۆرینەوە ڕای هەموو هاوڵاتیانی شاری سلێمانیە لەبارەی بەرزبوونەوەی نرخی بانزینەوە کە لە ئێسادا ئەتوانین بڵێن کێشەکە لە نێوان کۆمپانیەکانی بەرەمێنانی بانزین و سوتەمەنین لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستاندا. حکوومەت دەڵێ کۆمپانیەکان خەتابارن لە بەرامبەریشدا کۆمپانیەکان دەڵێ وەزارەتی سامانە سروشتیەکان چەندی بانزین بوێ و چەندی نرخ بوێ ئێمە بەم شێوازە بەرهەم دێنین. لەم نێوەندەدا ئەوەی کە بۆتە سوتەمەنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانن کە لە ئێسادا نرخی بانزین لە 825ە وەکو ئەوەی کە ئەو سەرچاوی پێڕاگەاندین ڕەنگە بگاتە 1000 دیناریش چونکە حکوومەتی ئێران باکی بە هەرێمی کوردستان نەماوە لە فرۆشتنی بانزیندا وڵاتی تر وە سەرچاوی تری دۆزیوەتەوە کە پیان بفرۆشێ. ئەمە یەکێکە لە هەرە هۆکارە سەریکیەکان پێشتر بۆ بە 500 بوو لەبەرەوەی ئەتوانین بڵێن تاکە بازار هەرێمی کوردستان و بۆیە نرخ هەرزام و بڵێ سادا نرخ تا شۆفێری تەکسید لێ نزیکنیان نەهاتوون بەنزین تێ بکەن هێمن بۆی بزانین ئەوانش تا چەند کاریگەریە بکە لەسەرەوەی کە نرخ زیاد بکەن. زانە بەرزبوونەوەی نرخ کاریگەری لەسەر شۆفێری تەکسی هەیە بەڵام دوجارە هاوڵاتی باجەکەیدا نرخ ئەویش زیاد دەکا. ئەگەر بانزین بە 500 تێ بکە ئەو بە لێرەوە بۆ ناو بازار بە 2000-3000 بە بەڵام کە بانزین گرنگ تێکە هەندیش ئەویش لەسەر هاوڵاتی زیای دەکا. بۆیە ڕاستە کاریگەری هەیە لەسەر شۆفێری تەکسی بەڵام ئەویش باجەکەی لە هاوڵاتی هەندی زوارە گرێتەوە کەواتە دوجار هەر ئەو هاوڵاتیە ئەگەر ئۆتۆمبیلی بێ
قورسایی لەسرە ئەگەر ئۆتۆمبیلیشی پێ نەبێت تەکسی بگرێ خودت هۆکاینتری گواستنەوە بەکاربێنێ ئەمە هەر بە هەمان شێوە بارگرانی بۆ دروستە بێ هاوڵاتیان دەڵێن لەلایەکەوە موچیان کردۆ بەفول لەلایەکترەوە لە بنزین و کۆمەڵشترەوە لێمانەسنەوە بازەوە دەکەن کە هەرۆکو وایە لە ئێسادا هەر نیوموچە و ڕوبعموچە بێت بەڵێ هێمن سوپاس دەکەم بە هیوایەوەن کە ڕۆژێک لایڤێک بکەین بنزین هەرزان بوو بێت قارەمان لای تۆ چی هەیە و ئەگەر بتوانانی ژمارەیەک لە هاوڵاتی لەو بنزیخانەی کە هەیە لە شاری هەولێر بیان دوێنیت مەسەلەن فەرق هەیە لە هەتا لە ناو پرسیارمان کردو لە بنزیخانەکانی ناو هەولێریشە فەرق هەیە لە بنزیخانەیەکەوە بۆ بنزیخانەیەشتر نرخەکان فەرقیان هەیە ینی جیاوازە بەڵێ زان ئەو کاتت باش ماوەی چەند ڕۆژێک دەبێت لە هەولێر نرخی بنزین بەرز بۆتەوە ینی بە بەراورد بە پارێزگاکانی تر بەڵام ئەو نرخی کە ئێستا هەیە لە شاری هەولێر ینی جیاواز ئێستا من لەو بنزیخانەیەم بە 820 دینارە نۆرمال و سوپەر بە 1002 دینارە یاخود ئەوەی کە ئەو نرخانەی کە دانراون ینی جیاوازی هەیە لە بنزیخانەیەک بۆ بنزیخانەیەشتر ستا من لەو بنزیخانەیە بزانە لەبەر ئەوەی کە نرخەکەی زۆرە ینی کەمتر ئۆتۆمبیل دێن بۆ بنزیخانە ینی سەردانی چەند بنزیخانەیەشم کرد بەڵام خاوەن بنزیخانەکان ینی ڕێگان نەدا ڕاستەخۆ بکەین ڕای هاوڵاتیان و شۆفێران وەربگرین بەو پێی کە بەشێک لە بنزیخانەکانی شاری هەولێر زانە جۆرە بنزینێک دەفرۆشن کە بنزینی کاری پێدەوترێن نرخەکەی کەمترە ینی بە هەمان شێوە ئەو بنزینەی کە لەم بنزیخانەیەش هەیە کە نرخەکەی 820 دینارە لە بنزیخانەیەشتر بە هەمان شێوە نرخەکەی 825 دینار تا 830 دینارە ینی ئەمڕۆ تانی وەڕۆ نرخەکەی 850 دینار بوو بەڵام ئێستا نرخەکەی تۆزێک کەمتر بۆتەوە بە بەراورد بە نیوەڕۆ بۆیە چاوەڕوان دەکرێت نرخەکان بەم شێوە بمێنەوە لە ئەگەری بەرزبوونەوەی تا 850 دینار بەڵام ینی زیاتر بەرز نابێتەوە بۆ پێی بەپێی بە دوواداچوونەکانی تۆ ڕۆژنامەنووسێ قارەمان ینی بۆچی لە بنزیخانەیەک بۆ نمونە محەسەن بە 925 دینارە لە بنزیخانەیەکی تر بە 850 دینارە زانە ینی ئەوەی کە لانی پەیوەنددار ئاماژەی بۆ دەکات سەرچاوی دابینکردنی سوتەیمەنی هەرێمی کوردستان ئەین چەند سەرچاوەیەکە یەک لەوانەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت یاخود لەو پاڵاگانەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت و بەشێکی تر لە دەرەوەی وڵات دەهێنرێت کە باز دەکرێت لە ئێرانە و وڵاتانی تر هاوردە دەکرێت ینی ئەوەی کە تێبینی شۆفێرانی شەزانە سەرباری هەنی جیاوازی لە نرخەکەی ینی نزمی کوالیتی بەشێک لەو جۆرە سوتەمەنیانەیە کە لە بەشێک لە بنزیخانەکان هەیە لە ماوەی ڕابردوو لە ڕۆژانی ڕابردوش ینی ئۆتۆمبیل دەسووتان بەوەی خراپی یاخود زۆری ئەو بنزینەی کە لە بنزیخانەکان دەفرۆشا وەک باز دەکرێت ئەوەی کە هەیە جیاوازیەکەش ینی نەبوونی چاودێریە لە بنزیخانەکان ینی لێژنە هەیە سەردان دەکات بەڵام بە دوواداچوون نیە ینی سزانیە بۆ شێوەی کەوا سزا ئەو شوێنانە بدرێت کە کوالێتی بنزینەکانیان نزمە ئەمە شۆکارە بۆ ئەوەی کەوا جیاوازی لە نرخەکان هەبێت ئەوەی کە دەبیندرێت ینی ئەو بنزینەی کە باسم کرد 820 دینارە بە هەمان شێوە لە بنزیخانەیەکی تر هەمان سەرچاوەیە ئەو بنزینەی کە 820 دینارە لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە دەکرێت لە ئێران هاوردە دەکرێت ئەوەی کە لە هەرێمی کوردستانە نرخەکەی کەمترە ینی ئەوەی کە لە بنزیخانەکانی تریشەیە بە هەمان شێوە جیاوازی هەیە لە نرخەکان هەم لە ڕووی کوالێتەوە هەم لە ڕووی ئەو جۆرە بنزینەی کە دەفرۆشێ بەسەر شۆفێران بۆیە ینی نیگەرانی شۆفێران ینی تا ئاستێک لەسەر نرخە بەڵام زیاتر لە جیاوازی لە نرخ بە هەمان شێوە نزمی کوالێتی بنزین لە بنزیخانەکاندا هەیە ئەمەش ئەنی زیانێکی زۆری بە شۆفێران گەیاندووە بە تایبەت شۆفێرانی تەکسیکە قارەمانیانی کوالەتی ئەو شوێنانەی کە بنزینیان هەرزانترە کوالێتەکەی وەک پێویستە ینی لەژێر چاودێریدا زانە نابێت کوالەتەکان وەکو یەک بێ ینی ئەو بنزینەی کە لە ئێرانەوە هاوردە دەکرێت کە نرخەکەی 820 دینارە لەم بنزیخانەیە بە هەمان شێوە ئەنی ئەم جۆرە بنزینە لە بنزیخانەیەکی تر لە سەروی 820 دینارە یاخود نزمترە ینی ئەمە شۆکارە بەوەی کەوا ینی کوالێتەکەی دەستکاری دەکرێت یاخود کوالێتەکەی کەمترە جۆرە بنزینێکی تر هەیە کە بنزینی کاری پێدەوترێت لە 606 دینارەوە دەست پێ دەکات تا نزیک 700 دینار لە بنزیخانەکان هەیە ئەمەش لە بەشێک لە بنزیخانەکان هەیە خاڵێکی تر ئەوەیە زانە ینی بنزینی نۆرمال کەمتر بۆتەوە لە بازار ینی بە پێی کە خواستێکی ئێزگار زۆری لەسرە بەشی هەرە زۆری شۆفێران بەتایبەت لە پارێزگای هەولێر ینی بنزینی نۆرمال بەکاردێنن ئەنی ئەمە شۆکارە بۆەوەی کەوا نرخەکە بەرز بێتەوە بە پێی ڕاگەندراوی وەزارەتی سامانە سروشتیەکان هەرێمی کوردستان پێویستی بە زیاتر لە 5 میلیۆن لیتر بنزین هەیە ڕۆژانە بۆ هەرێمی کوردستان بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان بەپێی ئەو پێداویستیانە پارێزگای هەولێر زیاتر لە 2 میلیۆنی پێویستە ئەنی ئەوەی کە دابین دەکرێت زۆر کەمترە لەو پێداویستیەی کە هەیە ئەمە شۆکارە بۆەوەی کەوا نرخەکان بەرزتر ببێتەوە خاڵێکی ترزانە کەرباسم نەکرد ئەوەیە کە نەبوونی چاودێریە لەسەر نرخ
بۆ پێیکە بازار ئازادە ئەمە شۆکارە بۆ ئەوەیەکەوە جیاوازی لە نرخەکان هەبێت لە بەشێک لە بەنزیخانەکان نرخەکان دەگاتە سەروی 850 دینار لە بەنزیخانەیەشتر دەگاتە 800 دینار ینی جیاوازیەکی ئەزگار زۆر هەیە سەرچاوی دابینکردنی سوتەمەنیەکانیان دیارە لە هەما کاتدا نەبوونی کوالێت یاخود نەبوونی چاودێری لەسەر بەنزیخانەکان یان بازرگانەکان ئەمانە هۆکارن بۆ ئەوەیەکەوە جیاوازی لە نرخەکان هەبن و جیاوازی لە کوالێتی بەنزینەکانی شەبێت هەر پەیوەند بە سامانە سروشتەکان ئەو قارەمانیانی ئەمڕۆ کێشەی ئاو هەر هەبووە لە گەڕەکانی هەولێر بەڵێ زانە تا ڕادەیەک ینی کێشەکە ئەوەی کە هەیە بەردەوامە ینی کێشەی ئاو لە هەولێر بەردەوامە ینی لەگەڵ مانجی 6 زانە لە هەولێر کێشەی کەم ئاوی دەبێت تا نزیک مانجی دا ینی ئەو لەو ماوەیە کێشەی ئاو یاخود قەیران و کەمی ئاو لە بەشێکی زۆری گەڕەکەەکانی هەولێر بەردەوامی هەیە بۆ پێیکە سەرچاوی دابینکردنی ئاوی ئیفرازەکە هەموو لایەک ئاگادارن بیرەکانە وشکبوونی بیرەکان هۆکارن بەڵێکەوە کەمتر بێت شکانی بۆڕی ئیفرازیش ینی بە بەردەوامی ئەمانە شۆکارن ئەنی تا ئێستاش ئەو گرفتە هەیە بەڵام دوێنێ پارێزگای هەولێر و وەزارەتی پێشمەرگەش لە ڕێگەی چەند تانکەرێکەوە بەسەر ئەو گەڕەکانیان دابش کرد و لە هەما کاتدا داوایان لە هاوڵاتیان کرد چەند ژمارە تەلەفۆنێکیان بڵاو کردەوە مۆبایلێکیان بڵاو کردە بۆ ئەوەی ئەو کەسانەی کە کێشەی کەم ئاویان هەیە پەیوەندی بەم ژمارە بکەن بۆ ئەوەیەکەوە ئاویان بۆ دابین بکەن یاخود ئەو شوێنانێکە گرفتیان ئاویان هەیە چارەسەر بکرێت بۆ کۆی گشتی ئەوەیە کە زانە کێشەی کەم ئاویش بەردەوامی هەیە لەپاڵ ئەوەی کە هەوڵەکان هەیە بۆ چارەسەرکردنی لە هەما کاتدا وەزارەتی سامانە سروشتیەکان ڕەپارەیەکی خەرج کردووە بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی لە هەرێمی کوردستان سەبارەت بە دیاردەی وشکە ساڵی ئەمەش بەشێکی زۆری ئەو بودجەیە کە تەرخان کراوە بۆ چارەسەرکردنی گرفت و کەم و کوڕیەکانی ئاو دەڕوات کە لە پارێزگای هەولێر هەیە بەڵام تا ئێستاژ ینی گرفتی کەم ئاوی بەردەوامی هەیە لە بەشێک لە گەڕەکەکان بەڵام ئەوەی کە دەبێنرێت لە دوێنێ بەشێک لەو تەنکەرانەی کە پارێزگای هەولێر و لایانی پەیوەنددار دابینی کردووە لە بەشێک لەو گەڕەکانە دەبێنرێت بەڵە قارەمان دەستخۆش بووە مای خێری سەرەتا گوتت هیچ ئۆتۆمبیلێک نایە بۆ بەنزیخانەوە تا ئێستا سوپاس بۆخوا بە ئۆتۆمبیلیش دێ و بەنزین تێکا بە هیوایەوەی نرخەکە ئەرزان بێ و کێشەی ئاو غاز و کارەباش چارەسەر بێ مامۆستاکەریم ئێمە لە سەرەتایی پرسیارەکەم باسی ئەوم کرد کە کێشەکان چین و کێشەکانمان پۆلێن کرد لە ڕێگەی جەنابەت و مامۆستا کاک عیمادەوە ئێستا چارەسەر چییە کە نرخی بەنزین دابەزێت و ئەو چارەسەرانەی کە هەیە لە ئێستاە بە هەموو ئەو چارەسەرانەی کە لای بەڕێستان هەیە نرخی بەنزین دێنێتەوە چ نرخێک وا توانرێت لە چ نرخێک جێگیر بکرێت بەڵێ کاکەزانە چارەسەرەکان دوو بابەتە بەڵێ ئەگەر بڕیارمان داوە هاوڵاتیانی کوردستان و هاوڵاتیانی پارێزگەکانی هەرێمی کوردستان سوود لە بەروبوومی ناوخۆیی وەربگرێن ئەوە پێویستە یەک بڕیاری پێویستە لە ئەنجومەنی باڵای هەرێمی بۆ نەوت و گاز تەنها بڕیارەدا بەشێک لە نەوتی خاو بدرێ بە پاڵاوگە ناوخۆیەکان ئیتر نەگوشاری ئێران بۆ نمونە منافسەی بازرگانی هندستان و ئەفغانستان هیچ بابەتێک کاریگەری نابێت لەسەر سوتەمەنی ئێمە نەوتی خاوی خۆمان ئەدرێ بە پاڵاوگەکان سعری بەنزین وەکو حکوومەتی عێراقی جێگیرەکرێ هەموو جۆرەکانی سوتەمەنی ئێستا لە حکوومەتی عێراقی لەبەرەوەی لە بوجا بەشێک لە داهات بەشێک لە پارە تەخسیسەکرێ بۆ پشتیوانیکردنی کەرتی سوتەمەنی بۆیە ئەبینی ئەنواع قەیران ڕوو لە عێراقەکە نرخی سوتەمەنیەکەی جێگیرە ئەگەر ئێمەش بڕیار وابێ هاوڵاتیانی ئێمە سوود لە سەرۆت و سامانی ناوخۆی وەربگرێ پێویستە ئەم بڕیارە بدەین و ئەگەر ئەم بڕیارەش نادرێ ئەوە الحکم لله وا دیارە نەوتی هەرێمی کوردستان لە ناخۆشی زیاتر بۆ هاوڵاتیانی ئێمە بەروبوومی نابێ ئەو کاتە تەنها ئەڵێن بازرگانی کە وتت بازرگانی پێویستە حکوومەت کار ئاسانی بۆ بازرگانان بکات چونکە ئەمە پێداویستێکی سەرەکی هاوڵاتیانە چەند هۆکارێک هەیە لەژێر کۆنتترۆلی ئێمە نییە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بەرزبوونەوەی نرخی نەوت دابەزینی بەهای دیناری عێراقی وە کۆمەڵی هۆکاری سروشتی و مرۆیی و سیاسی لە وڵاتی دراوسێ ئەمانە ژێر کۆنتترۆل ئێمانە بەڵام کۆمەڵی هۆکاری تر ئەتوانین کاری لەسەر بکەین بۆی نرخی سوتەمەنی دابەزێنین یەک لەو هۆکارانە نەهێڵانی قۆرخکاری لە بابەتەکە بازرگانان ئەو بازرگانەی تەخەسوسیان لە هێنانی سوتەمەنی هەیە هەمویان کار ئاسانیان بۆ بکرێ وەکو یەک لە بەردەمیانە فەراهەم بکرێ ڕەسید بۆ خۆیان بەنزین بێنن دوو لە خاڵە سنووریەکان هەم ئەو کۆمپانیانەی کە مشەخۆر و ناپێویستن لا ببرێن و نەهێڵڕێ پارە لە کەرتی سوتەمەنی وەربگیرێ
سێ ڕێنماییەکدا بنرێ بۆ دیاریکردنی قازانجی کۆمپانیاکان و وێزگەکانی سوتەمەنی. چوار هەموو باج و ڕسوماتێکی سەر سوتەمەنی هاوردە هەڵبگیرێ و هەروەها چاودێرێکی تونی ئەم بابەتانە بکرێ. هەروەها خاڵی پێنج هەڵوەشانەوەی هەردوو ڕێنمایی وەزارەتی سامانە سروشتەکان بۆ داخل نەکردنی ئۆکتانی 93 و هەروەها پشکنین بۆ نەکردنی ئەو سوتەمەنیەی کە ئۆکتانێکەوێتە سەروی 97ەوە. ئەم بابەتانە کە باسم کرد ئەم پێشەش خاڵە حکوومەت ئێمە بەنووسرا و لە ڕێ ئەنجومەنی پارێزگاوە ناردومانە بۆ وەزارەتی سامانە سروشتەکان بۆ وەزارەتی دارایی ئەگەر بێت و کاری لەسەر بکە بە دڵنیاییەوە بە دڵنیایەوە نرخی بەنزین بە ڕێژەیەکی بەرچاو نرخەکەی دابەزێ. ئێستا بڵێم ڕقەمێک بڵێم لەوێ نەی پێکم بەڵام بە دڵنیایەوە بە شێوازێک دابەزێ کە هەوڵاتی هەستی پێ بکە و ئەو کاتە هەمومانەڵێن بەڵێ ئەمە بازرگانیەکە کاریگەری نێودەوڵەتی و نرخی درا و نرخی نەوت کاریگەری لەسەریە بێ. بەڵام ئێستا دەیان شتی تری بۆ زیاد کراوە کە یعنی بوونەتە هۆی بارگرانی بۆ نرخی سوتەمەنی. ئێستا گەراجێک لە نزیک فلکەکەی تانجەروە ئەسڵەن ڕەبتی بە سوتەمەنیەوە نییە بۆ بارهەڵگرێک 25 دلار وەرەگرێ. یعنی هەموو بارهەڵگرێکی سوتەمەنی 25 دلاری لەو گەراجە لێ وەرەگیرێ. ئەمە دەیان نمونەی ترە کە من سەرەتا خستمە ڕوو. ئەگەر ئەو هۆکارانە لابەرین خۆی لە خۆی ئابێتە چارەسەر کە بۆ چارەسەریش ئەو کاتە ئێمە بە دڵنیاوە نرخی سوتەمەنی دابەزێ. بەڵێ مامۆستا کەریم کەواتە ئەی باسی ئۆکتانەکە کە ئەگەر ئۆکتانەکە دابەزێ کاریگەری لەسەر تەندروستی نابێ خۆش خەمێکی ترە. کاکەزانە ئۆکتانی خواردنەوە تووسێ ئێستا داخلەکرێ. ئێستا چی ئۆکتانێک بازرگان ئێوێ داخلیەکە. یعنی خۆڕاستە وەزارەتی سامانە سروشتەکان ڕێنمایی دانا کە ئۆکتانی 93 نەبێ داخل نەکرێ. بەڵام ئێستا بەوەی کە بازرگان لە دەواازەکان بە تایبەتی لە باشماخ پارە ئەدا بۆ هەر تەنێک 100 دلار ئەدا چی جۆرە بەنزینێکی ئۆکتانزمیشی بێت داخلیەکە پشکنینی بۆ ناکرێ. بابەتەکە لێرەیە ئەو ڕێنمایی کە باسم کرد ڕێنمایی ئۆکتانی سەروی 97 پشکنینی بۆ ناکرێت لە دەواازە بازرگانان بەو ناوەوە بە ناوی ئەو موادە ئۆکتان بەرزانەوە بەنزین داخلەکەن و پشکنینی بۆ ناکرێت و بەنزینەکەش ئۆکتانی نزمە لە ئەسڵا. یعنی ئێمە ئەتوانین بە نمونە و بە واقعی بڕۆین ئەو بەنزینە ببینین و بیگرین. بەڵام خۆ من ئەمە لە بانگێشتکردنی پارێزگاریش ئەمە وتووە. بەڵام بەداخۆ تا ئێستا هەنگاوی جدی نەنراوە بۆ ئەم بابەتە. ئێستا ئەمەوە نییە بڵێن ئۆکتانی نزم داخل ناکرێت. بەڵێ موادی ئۆکتان بەرزی ئەوە داخلەکرێ کە مادەی سەرەتانەکەی زۆر بەرزە ئەهێنرێش زۆر بە شێوازێکی نازانستیانە لە تانجەرۆ لە ساحەکانی نزیک تانجەرۆ تێکەڵەکرێت لەگەڵ نەفتا بە شێوازێکی ناتەندروستی و ناژینگەیی و ناپیشەسازی تێکەڵەکرێ و هەروەها بەنزین و ئۆکتانزم داخلەکرێ. ئەمانە هەمووی ئێستا ئەهێنرێ و بەرجەستەیە لە ناو بازاڕە. بەڵێ باشە ئەوەی بەدووادا چونتان بۆ کردووە ئەوەی کە حکوومەتی عراقی بۆ نمونە لە شوێنێک لە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆیان بە 450 دینار دابەشەکات ئۆکتانەکەی نزمە هۆکاری ئەمە چی یعنی ئەوان چۆن توانیوان ئەمە کۆنتڕۆڵکەن؟ حکوومەتی عێراقی ساڵانە لە بودجەی ساڵانەی حکوومەتی عێراق بڕەپارەیەک وەکو باسم کە تەخسیسەکرێ بۆ پشتیوانیکردنی کەرتی سوتەمەنیوە ئەو مواسەفاتەی دایناوە بەو مواسەفاتە پاڵاوگەکانی عێراق و پاڵاوگەکانی هەرێمی کوردستانیش کە عەقدی لەگەڵیان کردەوەکو پاڵاوگەی بازیان و پاڵاوگەی کار لە هەولێر هەمان مواسەفاتی عێراقی بەنزینی بۆ پاڵاوتەکەن و پێدرن و یاتا حکوومەتی عێراق نەوتی خان پێدا دواتر بەروبوومەکەی وەکو نەوت و بەنزین و گازوایل و بەروبوومەکەی گەڕێنەوە بۆ حکوومەتی عێراقی لە ئەمە لە پاڵاوگانی کوردستان لە پاڵاوگانی ژێردەسەڵاتی خۆیشی بە هەمان شێوە و نرخەکەیشی جێگیرە چونکە پشتیوانی کراوە و بۆ وێزگەکانی سوتەمەنی بەشێکی زۆریان لە حکوومەتی عێراقی وێزگەی حکوومین یعنی حکوومەت فەرمانبەری حکوومی لەسەرەتی و وێزگەکەش حکوومیە بۆیە ئەبینین لای ئەوان نرخی سوتەمەنی جێگیرە بەڵام لای خۆمان لەبەرەوەی بازرگانیەکە و ئەنواع خەڵکی چاوچنۆکیش تموحی تەماحی لەسەر ئەم بازرگانیەیە بۆیە ئەبینین نرخی سوتەمەنی ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاتر بوونە ڕاوە حکوومەتی هیچ ڕێگریەکی نییە لەم بابەتە یعنی من لێرەوە ئاڵێم لە مانگی 4 لیتری بنزین 500 دینار بوو نۆرماڵ هۆشداریماندا بە حکوومەت وتمان داواکەین بە جددی وەرنەخەت لیتری بنزین گرانە بێ ئێستەیش ئەڵێم داواکە ئەنجومەنی باڵای هەرێمی بۆ نەوت و گاز وەزارەتی سامانە سروشتیەکان پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێم بە جددی وەرنەخەت سوتەمەنی بەرزتر و بەرزترە بێتەوە یعنی لەم نرخەش زیاتر بەرزە بێ چونکە هەتا ئێستا هیچ ڕێگریەک نییە کە ڕێگری نەبێ هۆکارەکانی بەرزبوونەوەیش هەر بە کراوەی هەن
واتە بازرگان ئەتوانێت بۆ خۆی کۆنتترۆلیان بابەتە بکە واتوانێت قۆرخی بکە لە ڕێی گروپێکی وەتساب بۆ نرخ دیارەکرێ و سبینێ بۆ نمونە زۆر تەسەڵ کە هەڵسیا بڵێ 900 دینارە ینی بەڕاستی ئەمە شتیوان نابێ بکرێ لە منافەسەی دابزاندنی نرخەیە بەڵکو قۆرخکاری بوونی هەیە و بازرگانەکانیش بەڕاستی تێر ناخۆن لە قازانج من نمونەی سلێمانی بۆ تێناوە دەیان بازرگان هەیە پارچە زەوەیەکی کڕێ لە شارەوانی بە 2 ملیار و نی و دینار بە 2 ملیار و 500 میلیۆن دینار بۆ وێزگەی سوتەمەنی یعنی وێزگەیەکی سوتەمەنی نرخەکەی خەیاڵیە ناو سنتەری شاری سلێمانیە کۆڵان کراوە نزیک پار کراوە نزیک هۆتێل کراوە نزیک پرۆژەی نیشتەجێبوو یعنی ئەمە هۆکارەکەی چییە هۆکارەکەی وەیە قازانجیان زۆرە پێویستە حکوومەت ڕێنمایی دەرکات بۆ دیاریکردنی قازانجی کۆمپانیای وێزگەکانی سوتەمەنی بەڵێ مامۆستا ئەو پاڵاوگەی کە چەند ڕۆژە خەڵکی مەشغۆڵ کردووەکەوەی لە مەرزی نێودەوڵەتی باشماخەوە داخڵ کراوە ئەمڕۆ آخر پارچەی گەیشتە نزیک ناحیە عەربەت ئەمە تا چەند کاریگەریە بێ خەڵک زۆر پرسیارەکە مەسەلەن لە کۆمنتەکانە نووسێ تۆ بڵێ ئەمە بەنزین هەرزار نەکانە ئەمە کاریگەری نەبێت لەسەر چارەسەری کێشەکان کاکەزانە وەکو ئەو پارچە ئاسنەی کە بەڕێزت باست کرد ساڵی 2014 بە هەمان شێوە کاتێک گرفتی سوتەمانی دروست بوو هەم پارچە ئاسنێکی دیکە پیشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان درا و بەوە نیشاندرا کە ئەم پارچە ئاسنە فریادڕەسی هاوڵاتیان هەرێمی کوردستانە نەخێر ئەم پارچە ئاسنە و دەیان پارچە ئاسنی دیکەیش بێ ئەگەر عەقڵێتی ئیدارەدانی سوتەمەنی لە هەرێمی کوردستانە بەم شێوازە بێ ئەوە هیچ چارەسەرێک نییە ئێمە بەدەر لە پارچە ئاسنێک و بۆ ڕێک و ئەوە یاسای بەرکارمان هەیە یاسای ژمارە 22 ساڵی 2007 یاسای نەوتوگازی هەرێمی کوردستانمان هەیە لە ساڵی 2007 و ئەم یاسا بەرکارە لە مادەی 11 باز لە پێکێنانی کۆمپانیایەکەکە بۆ سەرپەرشتیکردنی کاری پاڵاوتنی نەوت لە هەرێمی کوردستان هەتا ئێستا و کۆمپانیا دروست نەکراوە بۆ حکومەت دروستی ناکە یعنی خۆ ئەمە هیچ پێویستی بە هیچ شتێک نییە بۆ ئەو ئەنجومەنە دروست ناکرێت بۆ کۆمپانیا دروست ناکرێت بۆ هەر ئیسە هیچی تێ ناچێت ئەنجومەنی باڵای هەرێمی نەوتوگاز کە ئەنجومەنی وەزیرانە یەک بڕیارێک بدا بەشێک لە نەوتی خاو کە بەشی پێداویستی وڵاتانە بدرێ بە کۆمپانیا ناوخۆیەکان پاڵاوگە ناوخۆیەکان ئەمە هیچی تێ ناچێت بەڵێ ئەگەر ڕێمۆلات کاک عیماد لای ئێوە چارەسەرەکان چین لەسەر پرسی غاز کە ئەمە پرسێکە ڕەنگە تایبەت بێت جارێ بە پارێزگای دهۆک خوا پەنای پارێزگاکانی تریش بدات و دووریان کا لەو کێشێش ئەمە چارەسەر لای ئێوە چێوە بە پێوەی بەدواداچوونتان کرد بێ هەموو کاوڵاتیەکی دهۆک وەکو هەم ئەندامێکی پارێزگای دهۆک ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای دهۆک زۆر سپاس کاکزانە بەتاکید یعنی ئەگەر حکومەت لە خەمی هاوڵاتیاندا بێت دەبێت ینی مەسەلەن چارەسەر هەبێ ینی پلانی هەبێ ئەو پلانش ئەوەیە کە مەسەلەن دەبێت حکومەت بەرنامەیەکی بۆ دابنێت ئەو غازەی کە مەسەلەن لە سنووری سلێمانیەوە بۆ دهۆک دێت ڕۆژانە مەسەلەن پارێزگای دۆک پێویستی بە دوو تەنکەر مەسەلەن غاز هەیە ئەوە دەبێت مەسەلەن حکوومەتی هەرێم زیاتر خامەکە بداتە بەسە کۆمپانیەکان زیاتر بۆ پاڵاوتنی و زیاتر هەناردەکردنی بۆ سنووری پارێزگای دۆک و خەزنکردنی بۆ ئەوەی کە لە مەسەرەن ئەگەر بێت و مەسەن غازەکە نەگاتە سنووری پارێزگای دۆک ئەوە لە خەزنەکە ینی مەسەن هاوڵاتی نەبێتە مەسەن قوربانی ئەم قەیرانی غاز و قەیرانی پانزین زۆر شتی تر هەیە مەسەن ئەوانەی لابردنی ڕوسومات ینی باج و ڕوسومات لەسەر ئەم غاز و نەفت و گازوایل و زۆر شتی تر مەسەلەن بەرەبوومە ئەوە نەوتیەکان وەکو حکوومەتی ئەتیحادیش ینی مەسەلەن کەرتی نەوت ینی تەواو پاڵپشتی کردووە بۆ ئەوەی هاوڵاتی نەبێتە قوربانی کە لە 450 ئەمە چەندین ساڵە لە 450 یەک دیناری بەرز نەبووتەوە بەڵام لە حکوومەتی کوردستانە بەنزیخانە بۆ بەنزیخانە بە کەیفی خۆی سعر بەرز دەکاتەوە بەڕاستی ینی هەر باجەکەی هاوڵاتی دەیدا لە پێشتریش یعنی کە حکوومەتی ئەتیحادی پشتگیری ئەو بەرهەمە نەوتیانەی مەسەن بۆ سنووری هەرێمی کوردستان
ئەوانە هەمووی بنزین و ینی گازوایل و ئەو شتانیان لە حکوومەتی هەرێم وەردەگرت ینی حەسەی خۆیان هەبوو مانگانە لەوانە یەک نانەوەخانە 4-5 بەرمیل مەسەنە نەوتی سپی وەردەگرت یان مەسەنن گازوایلی وەردەگرت ئێستا ئەمانەش نەماوە نە گازوایل ماوە نەوت ماوە نە نەفتی سپی ماوە بەڕاستی ینی هەر ینی حکوومەت خۆی ینی دروستکەری قەیرانەکانە ئەگەر حکوومەت نیەتێکی پاکی هەبێ بۆ ئەوی چارەسەری ئەم وەزعانە بکات دێت مەسەلەن نەوتە گازە غازە ئەو شتانە هەمووی باجەکانی لەسەر لا دەدەم بودجەیەکی تایبەت ینی لە بودجەیەکی تایبەت لە حکوومەتی هەرێمەوە دابین دەکا بۆ ئەوەی پاڵپشتیەک بێ بۆ کەرتی سامانە سروشتیەکان بۆ ئەوەی ئەم قەیرانانە دروست نەبێت ینی هەوڵاتی باجەکەی بدات دێن مەسەلەن بازرگانەکان هەموو بازرگانەکان بە شێوەی ینی هاوسەنگ ینی تەمەشایان بکرێت ناوکەم بازرگانە پشتیوانی بکرێت ئەم بازرگانە فەرامۆش بکرێت ئەمەش دەبێتە قورخکارێک ینی بۆ ئەوەی کە هاوڵاتی هەر باجەکەی بدات ئێمە پێیمان باشە دواسەرنجی بەڕێز سامانە سروشتیەکان دواسەرنجت بڵێ وەزارەتی سامانە سوودەکان ئەنجومەنی باڵای نەوت و گازەیە بڕیارێک دەربکات ئێمە مەسەلادانی باج و ڕوسومات مەسەلەن یان بڕیارێک دەربکات کە حکوومەتی ئیتیحادی لەگەڵ حکوومەتی هەرێمە بگەونە ڕێکەوتنێک مەسەلەن نەوتی خاوە بیدات بۆ ئەوەی ئەم ینی سعرانە بەرز نەبێتەوە ینی بۆی سعرەکە تەزبیت بکرێت نەوت و غاز و ئەمانە بەو شێوەیە بێت بۆی حکوومەت هەرێم دێ پشتیوانێگە پشتیوانی نەکات ئەوە بە تاکید ینی سعرەکان بەرز دەبێتەوە کەم دەبێت و بەرز دەبێتەوە بە کەیفن بازرگانەکان بە نیەتی خۆیان ێنێ بە زەوقی خۆیان ئەو شتانە بەرز دەکەنەوە. سپاس کاک عیماد کاک مامۆستا کەریم دواسەرنج زۆر بە کورتی بێ سپاس دەکەم. دواسەرنجی من ئەوەیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەەکەم کە نەوتی هەرێمی کوردستان با بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ ئەمە وڵاتیانەی ئێمە خاوەنی قوربانیدانن لە پرۆسەی ئەنفال کیمیاباران شەیدی شەڕی داعش زیاتر لە 1000 شەید یعنی پێویستە سوود لە سەرۆت و سامانی خۆمان وەربگرین و قەیرانی سوتەمەنی قەیران نییە بەڵکو قەیرانێکە حکوومەت خۆی دروستیەکە حکوومەت خۆی دروستی کردووە و چارەسەرەکەیش زۆر ئاسانە لای حکوومەت غازی سروشتی خاوەن یەدەکی هەشتەمین یەدەکی غازی سروشتین لە جیهانە نەوتی خاومان زۆرە دەستی کارمان هەیە شوێنی جێگەی باشمان هەیە بۆ دروستکردنی پاڵاوگا یعنی ئەتوانرێ بە باشترین شێوە ئێمە بەنزین و غازی سروشتی بە دەرەوە بفرۆشین ئێستا ئەگەر حکوومەتی هەرێم پاڵاوگەی باش دروست بکە ئەتوانێ بنزین بۆ وڵاتانی دەرەوە بۆ نمونە بۆ تورکیا بینێرێ بۆ ناوچەکانی بۆ لوبنان بینێرێ بۆ هەر وڵاتێکی تر کە مەبەستی بێ چونکە ئەتوانین سوود لە سەرۆت و سامانی خۆماوەرگرین بەڵام هەتاکو ئێستا حکوومەت خۆی ئەم قەیرانانە دروستەکە و چارەسەرەکەیشی زۆر ئاسانە بەڵام بەداخۆ پێویستە هاوڵاتیانیش بگەێنە ئەو هۆشیارەیە کە ئەم کابینەیە و ئەم حکوومەتە حکوومەتێک نییە بۆ خزمەتکردنی. بەڵێ سوپاس بۆ مامۆستا کەریم عەلی سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتەکانی انجومەنی پارێزگای سلێمانی سوپاس بۆ بەڕێز عیماد گۆران ئەندامی انجومەنی پارێزگای دهۆک سوپاس بۆ هەردوو هاوکارم قارەمان و هێمن و ئەمڕۆ پەیوەندیمان کرد بە بریکاری وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەشدار بێت لەو بەرنامەیە بەڵام بەداخەوە بەهۆی کۆمەڵە کۆکاری تایبەتی خۆی بەشدار نەبوو بەڵام باسی لەوە کرد کەواس بینە کۆبوونەوەیەکەیە بە هیوای سەرجەم و سەرنجانەی لەو بەرنامەیە هەبوو بگاتە ئەوان و بتوانە لە کۆبوونەوەکە بڕیارێک بدەن کە لە بەرژەوەندی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ و کاریگەریە بێت لەسەر دابەزاندنی نرخی بنزین و یاخود ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخی بنزین چونکە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەش کردن هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ